ئەو علامەتە سپیکەوە ئەیبینن لەسەر کێوەکەیە ئەوە وڵاتی سعودیە دروستی کردووە لە سەردەمی ئیبراهیمە سەلامی خوای لێبێت ئەمە نەبووە لە سەردەمی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم ئەمە نەبووە ئەمە بە شیش و بە چیمەنتۆ و بە لەم ئینسانەکان دروستیان کردووە بەڵام بەداخەوە ئێستا ئەوەی کەوا هاتووە تەوافی بەیتی کردووە داوای شیفا لە ئەو بەرداکە لە ئەو ئاسناکات 7 مەتر بەرزە ئەزانن ئەوە بۆچی کراوە ئەوە بۆی جیا بکرێتەوە لە شاخەکانی تر یعنی تەنها لە بینی ئەم شاخانەیە ئەمە کێوی عەرەفەیە خەڵک ڕوا داوای مناڵەکات ئەڵێ هاتوومە مناڵم پێبەخشی ئاسن مناڵە پێبەخشێت ئەوە چی جەهالەتێکە واللهی هەر کەسی ئەوە یەقینی هەبێت لە غەیری خوا بپاڕێتەوە لە دارێ لە بەردێ لە قەبرێ والله پێی کافرە بێت بەخوا تا ڕۆژی قیامەت جلی ئیحرامت لەبەرا بێت واللهی بێی لەو بەردە بپاڕیتەوە واللهی خوا لێت وەرناگرێ هەمووی ئەدا بە ناوچەوانتە بۆیە وریابن ئەرز و خاک و ئاوی ئەم وڵاتە مبارەکە بەڵام مانای ئەوە نییە ئێمە داوای شیفا لەم خاک و ئاوە بکەین